باس لەو دەکەن کە دەزانین تا ئێستا لە عێراق لایەنەکان سوورن لەسەر داواکاریەکانیان و سەدەر داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمان دەکات و چوارچەوەی هەماهەنگیش لە بەرامبەردا دەڵێت هەر دەبێت پەرلەمان کۆب بێتەوە و شەرعیەت بۆ دامەزراوەکانی دەوڵەت بگەڕێتەوە. سربەخۆکانیش لە نوێترین هەڵوێستیاندا پێشنیار دەکەن کە بە یەک بەرا وەک سربەخۆکان بەشداری یەکلایکردنەوەی پرسی حکوومەت و دانیشتنەکانی پەرلەمان بکەنەوە. ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین بە میوانزاری گۆران فەتحی ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک گۆران بەخێربێی. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاسانەکەم بەینتان باش بەیانی بینەرانی کورساتی باش. بەخێر هاتی دووبارە. کاک گۆران ئەم بۆ چوونە جیاوازانە و ئەم دۆخی عێراق ئەم لایەنانە کە بوون بە چەند بەرەیەک و هەریەک و هەڵوێستێکیان هەیە چاوەڕێ دەکرێت دەگەرەمە بەردەوام بێم دۆخە داهاتوی عێراق بەرەو چ مەترسیەک بەرێت داهاتوی عێراق بەرەو کوێ ببات. ئێمە دەزانین دوای هەڵبژارنەکانی ساڵی پار تووشی بنبەستێکی سیاسی گەورە بووین کێشە لە ناو ماڵی شیعە ماڵی کورد تەنها لە ناو ماڵی سوننە کێشە کەمتر هەبووەکو دەزانین بەڵام لە ئیستادا بارودۆخ زۆر مەترسی دارترە کێشەکانی ئیستەی ناو ماڵی شیعە وەکو دەزانین گەشتوێتە سەر شەقام ماوەی دوو هەفتەیەکە وەکو دەزانن هەوادارانی سەدرەکان چوونە ناوچەی سەوز لە بەغدا چوونە ناو پەرلەمانی عێراقەوە وەکو خۆیان دەڵێن ئێستا ئەوان پەرلەمانیان پاک کردوێتەوە دەزانین ینی حاڵەتێکی ئاڵۆزی گەورە لە بەغا دروست بووە لە بەرامبەردا هەوادارانی چوارچێوەی هەماهەنگیش کە ئێمە دەزانین چەند هێزێکی گەوری شیعی عێراقی لەخۆ گرتووە زۆرێک لە حەشدی شعبی لە ناو چوارچێوەی هەماهەنگیدان کێشەکە لە ئیستادا ئەوەیە ئەم دوولایەنی زۆر بەهێزی نێو ماڵی شیعان خودی ڕوئیاکانیشیان ڕوئیای زۆر جیاوازە سەبارەت بە ئیدارەدانی وڵات و حتا سیاستکردن لە عێراقدا مەترسی گەورە لەم دۆخە دەکرێت ئەگەر کەسانی عاقڵماند یا کەسانی باش و حەکیم لەناو هەردوو بەرەکە بەرەی شیعەدا ئەگەر نێنە سەرخەت و مەسەن چارەسەریشی ئەم دۆخی ئیستەی ماڵی شیعەکان پێ دوایە لێستادا هەر لە هەردوو لایەن کەسانی ئەو حەکیمی کە تۆ باسێکی کەسانی بەو شێوەیە حەکیم و کەسانی بەو شێوەیە قسەزان و لەسەر ئەبتوان ئەم دۆخە چارەسەر بکەن هەبێت. بێگومان کەسی باش هەیە لە ئێستادا بەتایبەت ئەگەر ئەمە پەنابەرنەوە بەر مەرجعیەتی شیعە و ئێمە دەزانین پێکهاتەی شیعە لە عێراقدا پەیوەستە بە مەرجعیەتەوە ئایەتوڵڵا سیستانی وەکو دەزانن زۆر گرنگە لە ئێستادا نەک هەر ئایەتوڵڵا سیستانی زۆرێک لە کەسانی تر ئەوە ئێمە دەزانین شیعە خەڵکانێکی هەژاری زۆری تێدایە زۆرێک بەشێکی زۆری ئەو ناوچانی کە ناوچەی سەدر و ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق لەگەڵ سەدردان گوایە ئەو مەسەلەن کار بۆ چاکسازی دەکات کار بۆ هەژاران دەکات لەو ناوچەیدا کاتێکدا ئێمە دەزانین خودی سەدرەکانیش لە کۆی ئەو حکوومەتانی دوای 2023 بەشدار بوون و چەندی پۆستی گەوریان هەبوو لە ناو کۆی حکوومەت و وەزارەتەکاندا کەسانی عاقڵمەند هەن بەڵام وەکو دەزانین کەسانێکی سیاسی زۆر باشیش لە عێراقدا هەبوون کە توانی بیان هاوسەنگی لە نێوان نەک تەنها شیعەکان لە نێوان کورد وەکو پێکاتە شیعە وەکو پێکاتە هەتا سوننەکانیش ئێمە بۆ نمونە خواری خۆش بوو مامجەلال یەکێک بوو لەو حەکیمانی کە لە عێراقدا هەبوون دوای مامجەلال ئێمە دەزانین زۆرێک لەوانەی بەغا خۆشیان باسی دەکەن هەتا لە ناو خۆپیشاندەرانش باسەوە دەکەن ئەگەر کەسانی وەکو خواری خۆش بوو مامجەلال بمایە دۆخی عێراق بەم ئاڵۆزی سەناگەشت خودی شیعەکان خودی ئەو کێشانی کێسە لە نێوان کورد و شیعە و هەتا سونەکان ناگەیشت بەم ئاراستەیە. باشە کا گۆران باز لەوە دەکرێت کە لایانی سەدری باز لەوە دەکات کە ئەو بانگەشی ئەوە دەکات کە پێویستە خۆپشاندانی ملیۆنی و لە هەموو شار و ناوچەکانی عێراق و بەرەو بەغداد بەڕێبکەون و خۆپشاندانی ملیۆنی بەڕێوە بچێت کامە دووە خۆپیشاندانە و ئەمەش دووبارە هەڕەشەیەکی دیکەیەکاوی ئەو مەبەستی ئەوەیە بێت سەر نەگرێت ڕەنگە دواتر دۆخێکی زۆر ئاڵۆستر لە عێراقدا بێتە ئاراوە لەگەڵەوەشدا چوارچەوەی هەماهەنگی باز لەوە دەکات کە لە هەر شوێنی و ناوچەیەک بێت دەگەر لە ناو ئەنجومەنی نوێنەرانیشدا نەبێت دەیەوێت کۆبوونەوەکانی و دانیشتنەکانی دەست پێ بکاتەوە بۆ پێکێنانی حکوومەت و تێبەڕاندنیم دۆخە چەقبەستوویی کە عێراقی تێکەوتووە. پێ دوایە کامیان ئەو هەڵوێستی کامیان سەردەگرێت ئەگەر هەیە کامیان بتوانن بە ئامانجەکەیان بگەن. وەکوتم کێشەکە لە ئیستادا ئەم دوو ئاراستەجیایە لە ناو ماڵی شیعەدا
چوارچێوە هەماهەنگی ئێمە دەزانین لە ژمارەیەک هێز و لایەنی شیعی زۆر بەهێز پێک هاتوون کە ژمارێکی زۆر کورسیەکانی پەرلەمانی عێراقیان بەدەستە ئێستا بە تایبەت دوای کشانەوەی سەدرەکان لە پەرلەمان. چوارچێوە هەماهەنگی لە ئێستادا دەیەوێت کێشەکان لە ناو پەرلەمان چارەسەر بکرێ، دەنگ بدرێت بە سەرۆکایەتی کۆمەڵ کار بکرێت بۆ پێکهێنانی حکوومەتێکی خزمەتگوزار لە وڵاتدا بۆ ئەوەی چارەسەری کێشەکان کە بەڵام سەدرێکان دەیانێت بە هەموو شێوەیەک ڕێگری بکەن لە هەر دانیشتێکی پەرلەمان تا ئەو کاتەی بۆ نمونە بەڕێی ئەوان لایەنەکانی تر بۆ نمونە ماڵی شیعە بدیوی بڵێن چوارچێوە هەماهەنگی کورد لایەنەکانی سونە مل بدەن بۆ داواکانی سەدرەکان. ئەوش بۆ داواکاری سەدرەکانش لێرەدا چییە؟ هەڵوەشانەوەی پەرلەمان و جارێکی تر ئەنجامدانی پەرلەمانێکی ئەنجامدانی هەڵبژارنێکی پێشوەختەیە بۆ دووبارە بۆ پەرلەمان و هەروەها بۆ پێکهێنانی حکوومەت. ئەمەش چوارچێوەی هەماهەنگی و زۆرێک لە لایەنەکان لەگەڵانین. خودی سەدرەکان دوای ئەوەی ئێمە دەزانین زۆرێک هەوڵاندا بۆ پێکهێنانی حکوومەتی زۆرینە، حکوومەتی زۆرینەیە کە زۆرێک لایەن لی دەترسان، ئێمە دەترسین مەسەلەن جارێکی تر دەسەڵاتێکی دیکتاتۆری بێتە سەر حکوم. ئێمە دەزانین ئەزمموونێکی تاڵمان هەیە لەگەڵ پێشتر لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی زۆرینە کە سەدرەکان داوای نەکرد و هاوپەیمانی سێنە داوای کرد. لە بەرامبەردا ئێمە دەزانین جۆرە هاوپەیمانێکی تر هەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی و کوتلەی عەزم دژی ئەم بۆچوونە بوون و داوای حکوومەتی تەوافقیان دەکرد. حکوومەتی تەوافقی کە سەرجەم پێکهاتەکان و لایەنەکان بەشداری تێداکەن. ئەم پێکدادانی ئەم دۆڕوئایە دۆخەکەی گەیان بە ئیستاکە خودی سەدرەکانش بەڕاستی حتا ئەو تویتەی یان ئەو بەیاننامەی کە سەدر داوای کردووە خۆپیشاندانێکی ئاشتیانەی سلمی بکرێت لە بەغا، بەڵام کۆی هەوادارانی سەدرەکان و شیعە بچن لە بەغدا بیکەن بێگومان ئەو مەترسیێکی گەورەی دەکرێت هەرچەند وادەکەی جارێ دیاری نەکراوە. لەبەرەوەی ئێمە دەزانین هەوادارێکی زۆری چوارچێوەی هەماهەنگیش لە ئێستادا لەسەر شەقامەکانی بەغدان و چوارچێوەی ناوچەی سەوزن. ئێمە بابێنینە بەرچاوی خۆمان یعنی یەک حاڵەتی پێکدادان لە نێوان ئەم دوو هێزەدا ڕووبدا چی دەبێت؟ ئاقارەکە بەرەو چۆچێ؟ ئەمە بەرەو شەڕی ناوخۆ ناچین بە تایبەت لە بەغدا کە دواتر پروشکی ئەو شەڕە بێگومان زۆرێک ناوچەی عێراق دەگرێتەوە. ڕاستە. باسی لایەنی کورد و سونەت کرد. زۆرێک لە چاودێران باس لەوە دەکەن کە ئەم بارودۆخەی لە ئێستادا لە عێراقدا گوزارێت زەخکردنەوەی شوناسی شیعەیە لە عێراقدا. ئەگەرنا بۆچی لایەنەکانی سونە و هەروەها کوردیش لە ناویاندا با بڵێن بەشداریکی ڕاستەوخۆی نیە لەم بارودۆخەدا کە لە ئێستادا دەگوزارێت. هۆکارچی هەروەها ئەمە تا چەند ڕاستەوخوێنەوەی جەنابەت بۆم بابەتە چییە؟ ئێمە دەزانین هەر دوای 2023 پۆستەکان لە نێوان پێکهاتەکانە دابەشکرا بەو شێوازی کە پێڵێن محاسەسا دوای 2023 و دوای هەڵبژاردنەکانی 2005 بەپی ئەو شێوازە لە دابشکاری شیعە بە حکمی ئەوەی کە زۆرینی عێراق پێک دەهێنن 60% عێراق بەپی بۆچوونی خۆشیان پۆستی سەرۆکایەتی وەزیران کە پۆستێکی زۆر گرنگی ئەم وڵاتەیە درا بە شیعەکان. پۆستی سەرۆکایەتی کۆمار کە پۆستێکی زۆر باڵایە لە عێراقدا درا بە کورد، هەرچەند سەرەتا و پۆستە لە ناو دەستوردا پۆستێکی ڕمزی بوو، بەڵام ئەو کەسایەتیانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناری بۆ بەغا بە تایبەت خوا لە خۆش مام جەلال پێگەیەکی زۆر گەورەیدا بەو پۆستە وای کرد ئەگەر هاوشانی تەواوی پۆستی سەرۆکاتی وەزیران نەبێت بوو بە سەمامێکی ئەمان بوو بە پۆستێکی زۆر گەورە کە توانی چارەسەری زۆرێک لە کێشەکانی عێراق بکات. سونەکان هەر بە هەمان ئەو شێوازی دابشکاریە پۆستی سەرۆکاتی کۆماریان وەرگرت بەو جۆرە کێشەی نێوان هەرسێ پێکهاتەکان چارەسەر کرد. بەڵام کێشەکە لێرەدا ئێستا ئەو ڕوئیا جیاوازەیە کە لەناو ماڵی شیعەدایە. ماڵی شیعە ئێمە دەزانین ئێستا خودی سەدرەکان لەگەڵ چوارچێوە هەماهەنگی بە جۆرێک کار دەکەن هەتا گەشتە ئاستی سڕینەوەی بەرامبەر لە ئێستادا سەدرەکان بانگەشەی چاکسازی دەکەن، بەڵام لە پاڵ ئەوەدا داوای ئەوە دەکەن زۆرێک لە سەرکردەکانی چوارچێوی هەماهەنگی جارێکی تر بەشداری هەڵبژاردن و ئیداردانی وڵاتەکەن. باشە کاک گۆران، دەزانین دوێنێ هادی عامری کە لەلایەنی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ موقتەدا سەدر لە نەجەف کۆبوونەتەوە. ئەو لەو کۆبوونەوەدا و بابەتانی کە باس کراوە و بابەتانی کە تاوتێکراون چاوەڕێی چ
ئەم یاخود با بڵێن چ بابەتێکی بەرهەمدار یاخود چ ئاڕاستەیەکی ئامانجداریان لێ دەکرێت. بەڵێ کۆبوونەوە کراوە لە نێوان ئامری و مقتەدا سەدەر، بەڵام وەکو باسم کرد ئاماژەم پێکرد کێشەکانی ناوماڵی شیعە کێشەی زۆر زۆر گەورن، کێشەیەکە سەبار بیدارەدانی وڵات ڕویای ئەم دووبەرەی ناوماڵی شیعە زۆر 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 جیاوازە. خودی چوارچێوی هەماهەنگیش ئێمە دەزانین لە چەندین هێز و لایەن پێک دێت. عامری سەرۆکی حیزبێکی ناو ئەو چوارچێوەیە، خودی لایەنەکانی تر لەواچێ لە زۆر بۆچوونە یەک نەگرنەوە، بەڵام لەناو قەوارەی چوارچێوی هەمانگیە دەیانەوێت بە ئاراستەیەکدا کارکەن. بێگومان ئەو دانیشتێکە لەگەڵ مقتەدا سەدر داکراوە بۆ ئەو کراوە کە چارەسەری ئەم کێشانە بکرێت کە ئیساکانە لە ناو عێراقدا هەیە بەتایبەت لە ناو ماڵی شیعەدا بۆ چارەسەرکردنی بۆی بگەن بە ڕێکەوتنێک کە هیچ نەبێت پێکدادان ڕوونەدا لە نێوان ئەم دوو بەرەی ماڵی شیعە کە ئێمە دەزانین کێشەیەکی گەورەتر و لەواچێ بەرەو ئاقارێکی خراپتر بڕوا لە عێراق. هیچ کاریگەریەکی هەبێ ئەم گفتوگوانی نێوانیان هیچ کاریگەریەکی لەسەر با بڵێن ئارامکردنەوەی دۆخەکە؟ بەهیوان کاریگەریەکی هەبێ هیچ نەبێت بۆەوەی پێکدادان لە نێوان ئەو خەڵکی سەر شەقام ڕوونەدا. ئێمە دەزانین شیعە زۆرینەی عێراق پێک دەهێنن، بەڵام لە نێو ئەم پێکاتەیەدا خەڵکانێکی زۆرن ئێمە دەزانین یعنی ئاراستە و مەسەلەن بڕوایەکی گەورەی دینی مەذهبی لە ناو شیعەدا هەیە بەتایبەت لە ناوچە هەژارەکان. هەر جوڵەیەک هەر کارکردنە سەر عاتیفەی ئەو خەڵکە لەواچێ دوجار کارەسەرێکی گەورەی دەکرێتەوە. ئەو دانیشتنەی کە کراوە بێگومان هەوڵێک بۆ چارەسەرکردنی ئەو دۆخەنە ئارامی کەیسە لە بەغدا هەیە و لەواچێ زۆر ناوچەی تریش بگرێتەوە، بەڵام بە بۆچوونی خۆم زۆر قورسە بگەم بە ڕێکەوتنێک ئەگەر کۆی سەرکردەکانی ناو چوارچێوی هەمانگی لەگەڵ سەدردا کۆنە بنەوە و نەگەن بە ئەنجامێت. باشە، دەزانین کە لە ماوەکانی پێشتریشە زۆر کۆبوونەتەوە گفتوگویان کرد، بەڵام نەگەیشتون بە هیچ دەرەنجامێک لە ناو خۆیاندا. بابین باسی وڵاتانی دەرەکی بکەین تا چەند کاریگەری هەبووە لەسەر دروستکردنی ئەم دۆخە لە ناو عێراقدا، هەم وڵاتانی دراوسی و هەمیش وڵاتانی دەرەوە بۆ نمونە ئەمریکا، ئێران، چ کاریگەریەکیان هەبووە لە دروستکردن دووبارە ئەم دۆخەی کە لە ئێستادا لە عێراقا دروست بووە؟ بێگومان کاریگەری گەورەی وڵاتانی دەوروبەر حتا وڵاتانی مەسەرەن ئەوروپا و خۆرئاوە بەتایبەت ئەمریکا لەسەر عێراقدایە زۆرێک وڵات حتا وڵاتانی کەنداو لە ناو عێراقدا پێگەیان ئەم لایەن و هێزە ناوخۆیانی کە لە عێراقدا هەن بە ئاراستی جیاجیا نزیکن لە وڵاتانی دەوروبەرەوە. کێشەکە لێرەدا ئەوەیە عێراق دوای 2005 زۆرێک وڵات کێشەکانی خۆیان لە ڕێگەی ئەم پێکهاتانەوە لە ڕێگەی ئەم هێزانەوە لەسەر گۆڕەپانی عێراق یەکلایی دەکەنەوە. کاریگەری ئەم وڵاتانە بێگومان لەسەر لایەنە شیعەکانەیە، لەسەر لایەنی کوردەیە، حتا لەسەر لایەنی سونایە. هەر ململانەیەک لە نێوان ئەو وڵاتانەدا بێگومان ڕنگدانەوەی زۆر خراپ حتا باشیش هەبووە لەسەر کۆی گۆڕەپانی سیاسی عێراق. ئێمە دەزانین ئەوەی کە ڕوویدا دوای هەڵبژاردنەکانی ساڵی پار بێگومان دەسی وڵاتانی دەوروبەری تێدا بوو. کۆی وڵاتانی دەوروبەر ئێمە ناوچەیەکیان وڵاتێک بەتایبەت ناینی، بەڵام ئەبێ ڕێکەوتن بکرێت لە ناو هێزە سیاسیەکان حتا لە نێوان ئەو وڵاتاندا بۆ ئەوە هیچ نەبێ لە ئیستادا ئارامی بۆ عێراق بگێڕێتەوە، بتوانێت حکوومەتێکی ئەگەر کاتی یا حکوومەتێکی کاربەرەخەریش بێ بتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێ بۆ ئەوەی چۆمڵی خزمەتێک بە هاوڵاتانی عێراقات لە کوردستانەوە تا بگات بە ناوچەکانی. باس لەوە کرد کە دەسەڵاتی دەرەکی یاخود لایەنە دەرەکیەکان لە حکوومەت لە ناو عێراقا و لە دروستبوونی ئەم دۆخەدا هەم کاریگەری ئەرێنی و هەم کاریگەری نەرێنیشیان هەبووە. ئەوەی کە لە ئێستادا هەیەە کاریگەریەکە ئەرێنیە یا خۆت نەرێنیە؟ کێشەکە و باسم کرد هەر ناکۆکیە ململانێکی مە دەزانین هەر لایەنێکیان دەیانەوێت کەم دۆخە بەرەو ئاراستێکی باش و بەرەو جێگیری ببن. بێگومان کێشەکە لەوەیە ئێمە وتمان ئەو ململ ئەگەر بۆ نمونە پەیوەندی نێوان دوو وڵات لە وڵاتانەیە خراپ بێ ڕنگدانەوەی خراپی لەسەر ناوچەی دروستە بێ، بەڵام هەر نزیک بوونێک لە نێوان ئەو وڵاتانەدا بێگومان کاریگەری باشی لەسەرێرە بەجێشتووە. عێراق لە ئیستادا بەڕاستی پێویستی بە ئارامی ئێمە دەزانین ساڵانێکی زۆر ئەم وڵاتە لە نەهامەتیا ژیە
زۆرێکمان وامان دەزانی دوای 2023 بەهشتێ لە وڵاتە دروست دەبێت بەڵام کێشە ناوخۆیەکان دەسوەردانی زۆرێک لە وڵاتانی دەرەوە وای کرد ئەم وڵاتە تا ئێستا ئارامی بەخۆ نەبینێ و دەزانی ئێمە بۆ هەر دوای هەر هەڵبژاردنێک کێشەی گەورەمان بۆ دروست دەبێت و ئەوە تا دوای دەمانگیش بنبەستی سیاسی لە شوێنی خۆیاتی و نەگەشتی بانجا. باشە کا گۆرانەگەر وەکو دوا پرسیار لە جەنابتی بکەم لایانی کوردی پێویستە لە ئێستادا چی بکات ئەوەی کە لەسەر لایانی کوردیە چه ئاراستەیەک وەربگرێت دەزانین کە بەردەوام لە نێوەندگیر بۆ و لایەنگری هیچ لایەنێکی دیکەی نەکردووە ئەوەی کە پێویستە لە ئێستادا بیکات بۆەوەی کە سوودی بۆ هەرێمی کوردستانی شەبێت و بۆ خۆی هەبێت چییە بیکات. ئێمە دەزانین لە ناو ماڵی کوردیشدا دوای هەڵبژاردنەکانی ساڵی پار کێشە و جۆرێک لە ناکۆکی دروست بوو بەڵام خۆشببختانە ئێستا هێوربوونەوە هەیە لە ناو ماڵی کووردا دانوستان هەیە بەڵام زۆرێک مەلەف زۆرێک دۆسێت تا ئێستا جێ ناکۆکی لە نێوان بۆ نمونە هەردوو هێزی سەرەکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دۆخەکە لە ئێستادا هێور کراوەتەوە بەڵام ئێمە زۆرێک بابەت ماوەکو دەزانین هەڵبژاردنەکانی مانگیدا کە بڕیارە بکرێت تا ئێستا بۆ نمونە یەکێتی و بەشێک لە هێزەکانی کوردستان لەگەڵ ئەوەدان بە شێوەی فرەبازنی بکرێت لە کاتێکدا لە هەولێر پارتی دیموکراتی هەندی هێزدانەیە بە مەسەلەن بە یەکبازنی بکرێت بەڵام بە هیواین هەردوو لا بگەم بە چارەسەر بەتایبەت کە ئێستاکانە مەسەلەن ناکۆکی مەسەلەن هیچ نەبێت لەسەر ڕاگەیاندن ئێمە ململانێمان نییە بێگومان کاریگەری باشی ناو ماڵی کورد کاریگەریکی گەورەی دەبێت هەم لە بەغدا هەم بۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان. باشە زۆر سپاس بۆ گۆران فەتحی ڕۆژنامەنووس زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دوێمە دووبارە بەخێر هاتی.